سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش بینەران و بیسەرانی خۆشەویستی پەیام لە هەرکوێیەگەن جوانترین سڵاوتان لێبێ خۆم بە خۆشحاڵ و بەختەوەرەزانم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواز بە دیداریەوەی عەزیز و خۆشەویست شاد دەمەوە ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان پێشکەش دەکەم. گەنجان لە نێوان ناومێدی و گۆڕانکاریدا دەکەمە تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواز. بێگومان لە ئێستادا لە هەرێمی کوردستان ئەتوانین بڵێن مەیووسترین و ڕەشبینترین و ناومێدترین جیلی گەنجانن بەهۆی نەبوونی ئەو دەرفەتە شیاوی کە بۆ ژیان پێویستە هەیان بێ لە کاتێکدا لە زۆربەی کۆمەڵگەکان و لە زۆربەی وڵاتاندا گەنجان داینەمۆی گۆڕانکاری و شۆڕش و بەرخۆدان و هێنانە پێشەوەی پلان و هەلی شیاون بۆ ژیان. ئێمە لەم بەرنامەیەدا باز لە تەواوی ئەو کێشە و گیرگرفتانەکەین کە لە بەردەم گەنجی ئێمەدا هەیە و بۆچی گەنج لە هیچ کایەکی ژیانی ئێمە لە کای کۆمەڵایەتی کای سیاسی کای حکومیدا هیچ دەرفەتێکی پێنەدراوە هیچ بوارێک لە بوارەکانی ژیانی تا ڕادەیەک پێ پڕ نەکراوەتەوە لە کاتێکە کەوا هەر دەسەڵاتدارێ هەر سیاسیەک دەم دەکاتەوە پێی وایە هەموو توانا و وزە و ورە و بەرهەکان لای گەنجان و ئەوە گەنجە تەنها دەتوانێت گۆڕانکاری بکە لەسەر ئاستی حیزب و حکومەت و کۆمەڵگەکەیدا. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز بێلان عەبدوڵڵا سەرۆکی ئەنجومەنی گەنجانی کوردستانم کردومە. وەستا بێلان زۆر بەخێر و سوپاس بۆ ئامادەبوونت. زۆر سوپاس بۆ داناویشتان. سەرەتا پێم خۆشە قسەی جەنابەت بزانم لەبارەی گەنجەوە. قسەی جەنابتان وەکو سەرۆکی یەکێک لە ڕێکخراوەکانی گەنجان چییە؟ لەبارەی ئەو پرسەی کە بۆ تەوەرەکەشم هەڵم بژاردووە. بەڵێ سڵای خۆی گەورە لە جەنابت و لە بیسەران و بیرەرانی کەناڵی ئەسمەنی پێیان سپاس بۆ برادەر و ستافە جوانی کە کارەکانەکەن. هەڵبەتە ئێمە وەکو ئەنجومەنی گەنجانی کوردستان خوێندنەوەیەکی جیاوازترمان لە ئێستا هەبووەک لە ڕابردوومان سەبارەت بە گەنجان بە حکومی لەناو ئەم پرسەیە کارەکەین و کارمان کردووە و چەندین پرۆژەی جۆراجۆرمان جێبەجێ کردووە کە لە خزمەتی گەنجان بووە. ئەوەی کە بینیومانەوە کە باسەکرێ لە بینی لایەنی پەیوەندیدار و لایەنی سیاسی و خەڵکانێک کە لە دەرەوەی لە ئەم دوو لایەنن وەکو ئەم گەنجانی کە هەن مافی ئێمە بە هەموو شێوازێک قۆڕق کراوە بە هەموو شێوازێک خوراوە بە هەموو شێوازێک گەنجانمان وای لێ هاتووە کە ڕەشبینیان زیاتر بێت لەوەی کە گەشبینیان هەبێت و ئەمەش بە بەڵگەوە هەیە کە بینیمانە سەردەمانێک ئەمەگە باسی قۆناغە ڕابردوەکانی ئەو ڕوبەڕوانە ببینەوە یاخود با بڵین باسیکەین کە ڕوبەڕووی نەتەوەکەمان بۆ تۆکو نەتەوەی کورد قۆناغی پێش ڕاپەڕین قۆناغی دوای ڕاپەڕین قۆناغی ئێستا کە قۆناغێکی بەحساب و باسەکرە قۆناغێکی چاکسازی بێ یاخود سەردەمی بێ کەمە بەداخەوە پشتیوان بەخوا هەوڵە دەین بێتە دی بەڵام تا ئێستا ناتۆتە دی ئەبینین گەنجانمان هەموو کاتێک لەم قۆناغانەیە بە لێشاو ڕویان کردوتە دەروی کوردستان بە لێشاو ناومێدی و ڕەشبینیان زیاتر بۆ بەرامبەر بەلایانی پەیوەندیدار بۆ لەبەرەوەی هۆکاری یاخود نوێنەرایەتی یان با بڵێن ئەو کەسایەتیانی زۆرینەیان کە بوونیان هەبووە لەوەی کە حکم و محکومی ئەم نەتەوەی بکەن ئەم گەنجانە بکەن بەپێی پێویست نەبووە یاخود با بڵێن کەسانێک نەبوون کە لەگەڵ سەردەمەکانە گونجا بێتن یان بە واضحتر بڵێن ئێمە کەسانێکمان پێویستە کە بە معدەلی ئەپدەیتی خۆیان بکەن بە معدەلی گۆڕانکاریەکان چاکسازی لە خۆیان بکەن یاخود دیراسات بکەن بۆی کە لەگەڵ سەردەمە جیاوازەکانە بگونجێن بەڵام تا ئێستا ئەممان توش نەبووە تاکوی ئێستا نەبووە با بڵێن بەپێی پێویست بوو بێت یان وا بووە لە ئەگەر بەراوردی کابینەکان لانی پەیوەندیدار کابینەکانی ڕابردووتر بکەین کابینەی پێشووتری پێش ئەم کابینەیە سێمان کڕۆ گەنجانیان هەوڵیاندا ئەوەی کە شتەکان بە ئاسانی بەرامبەر بە گەنجەکان بێن نەدی کە ئەگەرچی لە ڕووی سلفەی عقارە و بێ سلفەی زەواجە و بێ نازانم خوێندنی تواناسازی بوو بێ یان دامەزرانی بە لێشاو بێ بەبێ کە هیچ بەرنامەیەکە بوو بێ هیچ پلانێکە بوو بێت لە دوای ئەوە لەپڕ ئەمە گیراوەتەوە لە گەنجەکانمان ینی ئەمە خۆی لە خۆیان لە ڕێدەرکردن و دوایی زەختێکی لێکی کە لەم لە ڕێدەرکردنە بەحسا بڵی ئەێنمەوە تەنزیمێکەکەمە کەچی زیاتر لە ڕێدەرەچێتەوە ئەمە بینیشمانە بەواقع ئێمە زۆر دوو نەڕوین ئەمەی کە ئێستا ئەیبینین یاخود پلان و بەرنامە دانراوە لە مانگی چواری ئەم مانگی چوارەیە کە دێ گەنجانێکمان بە لێشاو لە یێونانەوە ڕووەکەنە وڵاتانی دەرەوە کە نازانم بۆ کوێڕۆ نازان ئێستا بە هەزاران گەنجمان لێ چاوەڕێکە مانگی چوار مینێکیان بەدەستەوە لێشایەکیان بەدەستەوە لێشایەکی چوونە دەرەوە بۆ وڵاتە ئەوروپیەکان و نازانن بۆچی ڕۆن بۆ لەبەرەوەی بەس نەجاتیان بێ یاخود وا بیرەکەنەوە بەس لەم دۆخە چاق بەستووی کە ئێستا ڕوبەڕوومان بۆ تۆ دەرچن ئەمە هەمووی هۆکارەکانە گەڕێتەوە بۆ هەموو ئەو لایەنانەوەی ئەم کەسایەتیانی کە زۆرینیان کە هەبوون بەداخەوە ئەزمونێکی باشیان نەبووە ئێمە هەوڵمان داوە ئەم ئەزمونانە پەرە پێ بدەین هەوڵمان داوە کە لەگەڵ ئەم کار
کاربەدەستان و ئەم لایەنانە کار بکەین بۆی کە ئەو بۆشایی کە هەبوو بەرامبەر بە دینەهێنانی مافەکانی گەنجان بۆیان تا حدێک بتوانین دەستەبەر بکەین بۆیان بتوانین تا حدێک ئەمەش ڕێگری هەبووە لە حکمی مەحسوبیەت و لە حکمی بەرژەوەندی تایبەتی لایەنە سیاسیەکان یا کەسایەتیەکان یا لایەنی زۆرینەی لایەنی پەیوەندیدار ئەمانە هەمووی هۆکارن کەوای لە گەنج کردووە لە ئێستا گەنج ناومێد بێ بەڵام ئەکرێ ئەمە ناکرێتەوە هەر بۆستی لە بەرەوەی لەم حەدەیە بۆستی ئەکرێت چاکسازی بکرێ ئەکرێ کارێک بکرێت کە ئەم گەنجانە یاخود ئەم کەسایەتیانی کە هەن ڕێگە بە گەنج بدەن یعنی لەمە دەرچن بڵێن گەنج ممارەسەی نییە یاخود ئەزمموی نییە بانێتی پێشەوە بۆ نەخێر بە پێچوانەوە ئێمە سلمێنرا و ئەش سلمێنرێت کە گەنجان بە حکمەوەی لەگەڵ سەردەمی تازەگەری و لەگەڵ سەردەمی ئەو لەمە لەگەڵ ئەم سەردەمە گۆڕانکاریە سەریعانەی کە خێرا هاتوۆتە پێشەوە ڕوبەڕوومان بەتەوە لەگەڵ یانە ئەڕۆن لەگەڵ یانە دەرچن کابێ ڕێگە بند بە گەنج نەک بە حکمی مەحسوبێت یاخود بە حکمی لایەنە سیاسەکان ئێمە باز لەوە ناکەین پەرلەمانی کوردستان ئەنجامەکەی چۆن چوونی بۆ چەند نەتیجەکە بەچی شێوازەکاتەوە بەڵام ئەڵێن ڕێگە بدەن بەوەی کە لە کابینەی تازەی کە ڕوبەڕووی گەنجامانە بێتەوە جێگە و پێگەی گەنج دیار بێت و مەجال بدەن بەوەی کە کار لەسەر بڕوانامە نەکرێت بەداخۆ بڕوانامەیە کە ئەزمموی نییە بڕوانامێک ئەزمموی هەیە ژێ شانازیە ئەمە تەبان خزمەتەکە بەڵام بڕوانامەیە کە ئەزمموی نییە بە حکمی تەنها ناوەکە یاخود بە حکمی تەنها بڕوانامەکە بێنێت هەنێک مووقع هەنێک پۆستی بدرێتێک کە خۆی لە خۆیان بێتەوە دیسان سەر لە نوێ ماڵوێرانی بۆ گەنجانمان ئێمە ئەمانوێت بەیەکەوە دەستە جەمعی ئەم برادرانی کە هەن ئەم کەسایەتیانی کان ئەم لایەنی پەیوەندیداریەکان ئەم کابینە تازەیە کە تا حدێک تا ئێستا وەکو دەستپێکێک کە نزیکی 150 ڕۆژێک تێپەڕیوە پێک نهاتووە کە ئەمە خۆی لە خۆیان زەرێکی گەورەیە سەبارەت بە ڕوبەڕووی گەنجە بێتەوە قەیرانەکان زیاتر کۆ ئەکاتەوە بەشکم کۆتایی پێ بێت و گەشتبینی لەوەی کە ئەم کابینە تازێ احتیمالێکی زۆریە ئەگەر ئەم لایەنە سیاسە نوێنەرایەتەکانمان لە پەرلەمانی کوردستان دەست بخەنە دەستیەکە و نوێنەرایەتەکانیشمان لە دەرەوەی کوردستان لە پەرلەمانی عێراق یاخود با بڵێن لە دەروی وڵاتی کوردستان کە نوێنەرایەتیمانەکەن ئەکرێت کار لەسەر ممارەسەی زیاتر خیبرەدانی زیاتریان پێ بکرێت و ئەزمموی زیاتریان پێ بکرێت و خۆشگوزەرانێک ئەبێ ئەمە گەشتبین بین خۆشگوزەرانیەک بە گۆڕانکاریەکی جیاوازتر و باشتر ڕوبەڕووی نەتەوەکەمان بێت. ئەم گەشتبینیەتان لە چێوە سەری هەڵداوە لە کاتێکە ئەم کابینەیەش ئەتوانین بڵێ هەر درێژکراوەی کابینەکانی پێشخۆیەتی درێژکراوەی 27 ساڵ ئەزمموی حکومڕانیە لە هەرێمی کوردستان خۆی قوربان ئەبێتەوە معادل گەشتبین بیت ولا عینە کات شەکە گەشتبینی ئەبێ خەونێک دەبێت وی کە بتوانانی خەونەکە پێکیت و گەشتبینیەکەش بێتە مای خۆشگوزەرانیەک بۆ گەنجانمان ئەمە خۆی لە خۆیان دەستپێکی ئەوەیە کە بڵێت تۆ گەشتبینی بەرامبەر بەم کابینان و گەشتبینیش بوون بەرامبەر بە کابینەکەی ڕابردوود بەڵام بەداخەوە گەرچی ئەگەر ئۆپۆزیسیۆن بێ گەرچی بەشدار بێ لە دەسەڵات بەپێی پێویست ناتوانانی و هەدەفی ئاماژ پێکەن ئەمەیان ئەگەر ڕێگە بدەن بە گەنج ئەگەر گەنجان بێتە پێشەوە ئەگەر وەکو باسم کرد گەنجانێکی خاوەن ئەزمموی ممارەسەیەکی واقعی بێتە پێشەوە کار لەسەر ئەو بکات کە پرسی گەنجان یاخود ئەو دەستوری کە تا ئەستا بە مەزبوطی ڕێک نەخراوە پرسی گەنجی تیا بە مەزبوطی بور و ژێنرێت یاخود مافەکانیان بێتە دی ئەفۆن ئەمە خۆی لە خۆیان گەشتبینیە کە بۆمان دەرەکەوێت ئەکری ئەمە لە ئێستا کە پێک نەهاتووە گەشتبین من لەوەی کە دەرگا بکرێتەوە لەلایەنە پەیوەندیدارەکان و لایەنە سیاسیەکان بەرامبەر بە ئێمە و ئێمەش هەوڵی خۆمان بدەین بۆی کە بەردەوام بین پێگەی گەنج بێتە پێشەوە گەنجانی خاوەن ئەزممون ئەگەر بەم شێوازە بێ بەم ڕێگای بێت دڵنیای گەشتبین لەوەی کە داهاتوویەکی گەشتبینمانەبێ بۆ گەنجانمان. گەنج خۆی چ ڕۆڵێکی هەبووە هەم لە ناومێدیەکەدا هەم لە گۆڕینی ئەم ناومێدیەدا خۆی گەنج ئەتوانێت چی بکە؟ ئەمە حاشا هەڵنەگرێ ئێمە هەرچی ڕاپەڕین و هەرچی شۆڕش و هەرچی گۆڕانکاریەکان هەبووە لەسەر دەستی گەنج کراوە ڕاستە خاوەن بە ئەزممونەکان تاوان تاواکەری یەکترین بەڵام گەنج پێشەنگ بووە و پێشەنگی ئەم گەنجە وای کردووە کە واقع و وەڵامدانەوەیەکی ئەم پرسیاری جەنات بێت کە گەنج بەڵێ بوونی هەیە و گەنج ئەتوانێت گۆڕانکاریەکان بکات و گەنج توانای هەیە و بەردەوامیشی زیاترە یاخود باڵێن پشووی درێژترە ئەتوانێت کە پشوو درێژی هەبێت ئەتوانێت زیاتر وا بکات کە گۆڕانکاریەکان و مستەفیدەکانی گەنج بێت کابێت کە خۆی لە خۆیان کەمە پێناسی گەنجەکەین و بە واقعیش بینیمانە گەنج ئەم مەسئولیات و ئەم کاربەدە ئەم ئاڵسو کەوتانی هەبووە ئەکرێت مەجال بدێت کە تا ئەسە مەجال نەدراوە بە گەنجان کە تا ئەسە باس ئەگەر بێت و هەرچ یەکێک لەم باڵێن ئێمە کە باسی عفۆن لایەنی سیاسیەکەین لایەنی پەیوەندیدار پێکاتۆ لە نوێنەری لایەنی سیاسی کابێتەوە مەجبوری هەموو کاتێک بێتەوە لەگەڵ لایەنە سیاسیەکانە گفتوگۆ بکەیت لەگەڵ لایەنە سیاسیەکانە مناقەشە بکەی بۆی کە مافی گەنجان لە لایەنی پەیوەندیدار یاخود لە دەسەڵات نەخورێت یا پەراوێز نەکرێت کابێ ئێمە ئەتوانین بڵین ئەگەر بێت و ئەمانە بەیەکەوە دەستکەنە دەستیەکەوە ڕێگری نەکەن لە گەنج
ئەفۆنیان مەحسوبیت نێتە پێشەوە یان پۆست و پلی لایەنە سیاسیەکان نەبێتە ئیمتیازات بۆ ئەوی کە ئیلابێ خۆی کاندیدێتێکی خۆی بێ گەنجێکی خۆی بێت ڕایسپێرێت ڕێگە بدەن دەرگا وەڵا بکەن چەندها سێکتەرمان هەیە چەندها بەڕێبەراتیمان هەیە چەندها وەزارەتمان هەیە چەندها پۆستی جیازمان هەیە کە ئەم گەنجانە ئەتوانن بە عەمەلی کە لەگەڵ سەردەمی ئێستایا گونجێت تازەگەری و بە دیێنانی مافەکانی گەنجانمان دەستە بەر بکەن ئێمە ناڵین وا بکەین کە مافی کەسانی بە ئەزمون و کەسانی ڕابردوو بخۆین نەخێر هیچ خەونێکی وامان نەبووە کە تمەحێکی واشمان نەبووە کە ئەوانی تر پێشێ بکەین نەخێر ئێمە بە شانازی وڵین ئەم شۆڕشەی کە کراوە ئەم قوربانیانەی کە دراوە ئەم ئازادی کە ئێستا هەمانە هەمووی لە پای ئەو ناخۆشی و لە پای ئەو کوشتن و کوشتنکاریە بوو لە پای ئەو هەوڵماندووبوونە بووە کە کەسوکارەکانی ئێمە دایانەخۆ کەسوکاری تەنها کۆمەڵە خەڵک نەیدا و زیاد لە 4 ملیۆن هەونیشتمانیانی کوردستان پەرایز خراپێ نەخێر ئێمە هەمووی ماڵ نییە قوربانی نەداوێ ماڵ نییە هەر لەم سەردەمی کابینەی پێشووتر ماڵ نەبوو کە موچەخۆری نەبێت و موچەخۆرەکەی موچەی قوتی نەخورابێت و کۆ نەکرابێتەوە ئەمە باجێکە خۆی لەخوای باجێکی بەدەنیانەیە داوێتی بەڵام لەگەڵەوەشە ئەبوو لایانی پەیوەندیدارەوە ئەبوو زیاتر سوپاس و دەستخۆشی لە موچەخۆران بکرا لە گەنجان بکرا لە مافوراوان بکرا کە دوانیمانە بمێنینەوە بەردەوامیش بین لە کاتێکا قەیرانێکی ڕوبڕووبوونەوەی قەیرانێکی زۆر گەورە بووینەوە کە گروپێکی تیرۆریستی داعش بوو بەڵام هەر بەردەوام بوون هەر ئینتیمامان نەبوو هەر شەڕمان کرد و هەر خەباتمان کرد و داگیرگاریمان نەکرد و وڵاتی خۆمان و خاکی خۆمان پاراستەوە نیشتمانی خۆمان پاراستەوە کابێمە تەنها بە 1 کەس و 2 کەس و 10 کەس و 20 کەس نەکرا ئەمە بە هەوی بەعام کرا کە کاتێکیش مافەکانێتی پێشەوە ئەبێ مافی گشتی بدرێت نەک مافی تەنها کۆمەڵە کەسێک بیکاتە دەستکەوتێک و چەپە گوڵێک و بیکاتی گیفانی خۆیەوە گەنج بە حەز و خولیا و شەوقێکی زۆرەوە وڵات بەجێڵێ بەرە ئەوروپا و بەرە و ڕووبارە خلکێنەرەکانی جیهان ئەمە ئەواتەمە حەز و ئەتوانین بڵێن خولیا و ئامانجێکە گەنج ئێوە پێ بکە سەفەری گەنجانی ئێمە چه زەربەیە چ گورزێک لە کای سیاسی و کۆمەڵایەتی و تەنانەت حکمڕانی ئێمە ئەداون بەسمەوەیە بەجێهێشتنی گەنج و بە فەراغمانەوەی شوێنەکەی لە وڵاتە چ کاریگەریەکی سلبی لەسەر کۆمەڵگەی ئێمە جێدەهێڵێ لە کاتێکا گەنجەکە بە ئامانجی کاریگەریەکی ئیجابی وڵات بەجێهێڵێ بۆ خۆی بەداخەوە ئەم جۆرە پەرچەکردارانە بۆتە هۆکاری ئەوەی کە بڵین گەنجان کوردستان بەجێڵین بۆی کە خەونەکانمان بێتە دی ئەکرێ لێرش خۆنەکانمان بین نەدی بەڵام کە ڕێگری کراوە یاخود باڵین کە دیسانەوە ئەڵێنەوە مەحسوبیەت و ئیمتیازات و خزمێنە و لایەنە سیاسی و نوێنەرایەتی لایەنە سیاسیەکان وایان کردووە کە ئەم گەنجانە پەرایز بخرێن ئەمە بۆتە هۆکاری ئەوەی کە ئەم گەنجانە بچنە دەروی کوردستان یاخود ڕوو لە شوێنێکی تر بکەن بۆی کە بیانوێ خەونەکانیان بەدی بێنن ئێمە هەرێکێک لە ئێمە پێویستە هەوڵ بدەین یاخود کە بەرنامەیەکمان هەیە بەیانیان کە لە ماڵ و لە ناو ماڵ مناڵ و لە خەونی خۆتا هەڵەسیەتە دەرەوە ئەبێ پلانێکی ئەو ڕۆژەتەوێ بەرنامێکی ئەو ڕۆژەتە بێ کەوا بێ خەونێکتە بێت تۆگەر خەونێکتە بێ بۆچی هەوڵەدەی ئەگەر ئەم خەونە کە کاتێک بەدەستێنی ئەمە دەستکەوتی گەورەی بۆ تۆ بەڵام لەو پۆینتیان ناسی تۆ بێ خەونێکی ترتە بێ کە زیاتر مستەفید بیت و زیاتر هەڵ بدەی ئەو توانە ئەو زانیارانی کە پێێتە چی جەسەدی بێ چی عەقڵیان بێ لە بەرژەوەندی خۆت یەکەمین و بەرژەوەندی دەوروبەرەکەشت دووەمین بهێنیتە دی و کاری لەسەر بکەیت کە ئەمانە ڕێگری ئەکرێ ئەم گەنجانە مەجبورن ڕێگای دووەم بگرنە بەر کە یەکێک لەوانە خۆم بووم لە ساڵ لە کۆتایەکانی نەوەتەکانە ئەم ڕێگان گرتوتە بەر و ڕۆشمەتە دەرەوە بەڵام نەمزانی بۆ چۆش ڕۆم نەمزانیەوە چۆنیش ڕۆم نەمزانیەوە چۆنیش ڕوەکەم ئەم وڵاتانە هەرچەنە بەڕێ قاچاق و بەڕێ بۆ ڕێ ناخۆشانی کە ڕوبەڕوومان بە تۆ چەند هاوڵاتمان تێپەڕانەوە بەڵام لە کۆتایە توانیمانە کاری بکەین لەسەر ئەوەی کە لەسەر پێی خۆمان بۆسین لە ئێستا ئەم گەنجانە زۆر بەداخەوە ئەمە بۆشایەکی زۆر گەورەیە بێگومانیش کارەساتێکی زۆر گەورەی ڕوبەڕوومان بۆ تۆ ئێمە جاران ئەمان بینی کە خۆشمان تیا بووین گەنجانێک بوون لەوانەیە بڵین زۆر ئەکادمی نەبوون یاخود گەنجانێک بوون کە زۆر خاوەڕانامێکی وانە بوون ئەو تۆ نەبوون کە کوردستانە بەجێش بەڵام ئێستا جیازێکە ئەوەیە گەنجانی ئەکادمی کوردستان بەجێڵن گەنجانی خاوەڕانام کوردستان بەجێڵن ئەمە خۆی لەخوای بۆ شایە گەورەکەی کە ئەبینیت خاوەن ئەزمونونەکان یاخود کە سەبە ساڵاتچوەکان یا گەنجانی دوێنێ با بڵین کە لە ئێستا ئەمێنەوە ماونەتەوە لەبەر بەرژەوەندی تایبەتی خۆشیان زۆر بە دەگمەن ئەبینین لەبەر بەرژەوەندی گشتی کار بکەن ئەمە ڕوون و ئاشکرای ئەگەر بێت و ئەم کەسانی کە هەن لەبەر بەرژەوەندی گشتی کارەکەن بە پەنجەی دەست لەوانەیە بژمێرێت ئەمانە هۆکارەکان کە گەنجان والەکە زیاتر پاڵنەر بێت بۆی کە بڕاتە دەرەوەڵێ کاکە من ئەژیم
خوێندن تەواوەکەم کارەکەم ڕۆژانە 8 ساعت 10 ساعت 12 ساعت لە کاتی تایبەتی بێ کاتێکی حکومی بێ خزمەتەکەم کەچی سێرەکەم مافەکەم بەدەست نایەنم کاوێ مەجبورم ڕووکەمە شوێنێکی تر خۆ هیچ بەرنامێک و پلانێکی نییە لەوەی کە ڕۆکاتە شوێنێکی تر احتیمالە وەڵامی نەدرێتەوە ئیقامەی نەدرێتێ خوانەخواست لەو ڕێگایە تووشی چەندەها کارەسات بێ چەندەها دایکمان جەرگ سوتاو بووە چەندەها گەنجمان مناڵمان بێباوک بووە بێدایک بووە ئەمانە هەمووی بینیمان و بە بەردەوامیش ئەبێت ئەگەر بێت و خاوەنی ئەم عەقڵێتی بین کە لە کابینەکانی ڕابردووە بەرامبەر بە هەونیشتمانیان مەکراوە بۆیە ئەبێت گۆڕانکاری بکرێت بۆی کە گەنجانمان خاوەن ئەکادیمیەکانمان لە پێناوی خزمەتکردنی گەنجانینەوەی داهاتوومان بمێنەوە کار بکەن و بەرنامەیان نەبێت ئەگەر ئەمە چەپڵە بەیەک دەست لێ نادرێت ئەمە بێت تەبەن هەمومان بێکەوە لایەنی پەیوەندیدار کابینەی تازە لایەنە سیاسەکان و نەراتەکانمان پەرلەمانی کوردستان و باسم کرد دەستورێک هەموار کرێت کە مافی گەنجی تیا پارێزراو بێت ئەمە هۆکارەکەیە داخێکی زۆر گەورەیە خەفەتێکی زۆر گەورەیە بۆشایەکی زۆر گەورەیە ئەم گەنجانە بەداخەوە وەڵام هیچ لە ئێستا هیچ با بڵین مقابلێک نییە بۆی کە بڵین ئەگەر ئەم گەنجە بمێنێتەوە لە کوردستان چی لێت سێرەکەی تەنها داماویە سێرەکەی ئەم بەلێشا ئەم گەنجانە ئەبینی ئەوەی کە ڕووی کرێتە دەرەوە ڕووی کرێت دەرەوەی کە ئەبینی لە کافتریاکان و لە چاخانەکان و لەو شوێنانن کە تەنها ئاانەی خۆشی نازانێت چیەکان بەڵام لەوەی کە یێتە دەرەوە لە ماڵەوە لە شوێنێکا بێنێتەوە کە بە بڕێکی کەم بە مادەیەکی کەم تووشی کارەساتی گەورەتر نەبێت 4-5 ساعتێک 6 ساعتێک بەبێ هیچ ئەنجامێکی بێ بەڕێبات و زەرەریشی هەیە بۆ خۆی زەرریشیە بۆ کەسوکاری بەڵام ئەمە لەلایەن ئەوە نەکراوە لەلایەن ڕئیسیەکانەوە کراوە ڕئیسیەکان پاڵناڵنەوە ئەمەش لە مستەفید و قازانجی ئەو ڕئیسیانەیە بەشێکی زۆری ئەو ڕئیسانەیە کە هیچیان پێ نییە کە نە ئەزمونێکیانێ نە ئەکادیمین بەڵام بەرژەوەندی خۆیانە بۆی ڕێگەت لێکن تۆنیتە پێشەوە ئێمە بینیمانە و لە کارەکانی خۆشمانە کردومانە پرۆژەمان هەبووە چون لەگەڵ لایەنی پەیوەندیداریان خود ئەو کەسایەتیانەی کە نایەتی لایەنی پەیوەندیداریان کردووە دانیشتون گفتوگۆمان کردەوە پرۆژەمان داونەتێ زۆریان بەدڵ بووە یعنی وتیانەمە پشتگیریتانەکە پشتیوانتانەکەین ئێمەش بە دڵخۆشیەوە هاتوونەتە دەرەوە و ئەنجومەنی گەنجانتومانە تاڵ ئێمە ئەم پرۆژانە لە خزمەتی گەنجانەکەین مدەیەکی کەمی بەسەرا نەچووە لە هەر لە کەناڵ لە میدیا ڕاگەاندنەکانی حزبەکانەوە بینیمانە فڵان پرۆژە جێبەجێکرا لەلایەن فڵان کەسەوە کاکەم پرۆژەی ئێمە بۆ باشوەکو ناومان نایەنی قەی ناکە ئەمە لەلایەکەوە وەکوی کە باسیشمان ناکەمە هیچ کە پرۆژەکەش ئەکەی پرۆژەکە خۆی جێبەجێ ناکەی لەبەرەوەی تۆ ئەزمونێکردنەوە تەنها پرۆژە کەسێکی تر و یا گروپێکی تر بردووە و دەست کرۆ بە جیفانی کەسێکی تر یعنی خۆ دزین تەنها ئەو نییە کە پارەکە یان مۆبایلەکەی بدزی کاکەم تۆ پرۆژەی ئێمە دزیوە کە ئێمە چەندەها ماوەیەکی زۆرە چەندەها مانگە چەندەها ساڵە شەونخوونی ماکرۆ کۆمەڵی گەنجی ئەکادمی ڕیسێرچمان کردووە گەڕاوین خوێندنەوەمان بۆ کردووە لە وڵاتە پێشکەوتەکانی یا وڵاتانی دراوسێ یاخود با بڵین لە ڕێی سۆشەل میدیاوە بێنینە پرۆژێ بگونجین لەگە کەلتور و لەگە کەڵچەری خۆمانە بۆ گەنجان مستەفید بێت کەچی سێرەکەی بەداخەوە وامان لاتۆ باسی پرۆژەش ناکەین وامان لاتۆ چکە ئەڵین کاکە ئەمانە یەکەن بە ئیمتیازات بۆ خۆیان و پلەبەندی بۆ خۆیان و بەرزبوونەوەی خۆیان و وەڕێگەش بە تۆ نادابێتی پێشە لەبەرەوەی وا بیرەکاتەوە لە زەرەر و لە ڕوخانی ئەوە نەخێر ئێمە کاکە نامانێت کورسی هیچ کەسێک داگیر بکەین ناشمانێت ڕێگری لە هیچ گەنجێک یا لە هیچ کەسێکی خاوەن ئەزمون بێ ئەزمون بێ بکەین ئێمە تەنهامانە خزمەتی گەنجانمان بکەین خزمەتی هەونیشتمانیانمان بکەین و ئەمەش ئەرکێکە کردومان و زیاد لە 4 ساڵ نیوە مەدەنیانە بەردەوامین و کارەکەین و نەژوەستای ڕێگریشمان لێکراوە نەیانێشتووە دیبیت بکەین هەر لەم شاری سلێمانی دومین دیبیت ساڵ بە نەیانێشتووە بیکەین لەبەر بەرژەوەندی خۆیان و لەبەر وا هەستیان کردەوە کە زەرمەندی خۆیانە پرۆژەمان هەبووە ڕێگریمان لێکراوە کاکە ئەنجومەنی گەنجان ڕێکخراوەکە هەوڵی داوە لە خۆپیشاندانەکانی پێشووتر نوخبەی ئەم کەسایەتیانەی کە خۆپیشاندان بوون کە داوای حەق و ماف و قوتی خەڵکیان کردووە قوتی خۆیان کردووە کۆماکردنەوە گفت و کۆماکردەوە بۆی کە کێشەکە گەورەتر نەبێت کەچی یانە بەسەرمانە ئۆفیسیان پێداخستوین و قسە بە شێوازێکی ترەوە براوەڵا دروستکردنی کێشە و ئاژا و مزاری شاری سلێمانی لێەوە سەری هەڵداوە کەچی ئێمە پێچوانەوەی سومانەکاری لەسەر بکەین بۆ لەبەرەوەی نانەوێت چاکسازیەکان لە بەرژەوەندی عام بکرێت نانویستۆ پێشتر بەڵکم پشتیوان بەخوا ینی زۆر گەشتبینی بۆم کابینێ ئەگەر بێت و وانە بێت ئەوە کارەساتی زیاتر ڕوبەڕوومانە بێتەوە ئەو کاتە گەنجامان کە بێ ئینتیمان لەوەی کە کوردستان بەجێڵن یاخود ئەکادمیەکان ڕۆن گەنجانێکیشمان ماون کە ئەمە لمەکەن ئەگەر تۆ بەراوردێکیان بکەی بە بەحرێک ئاوەکە ئەڕات ئەمە لمەکە ماوەتۆ لمەکە لەوانەیە توانای ئەوەی دەرچوونی نەبێت بەڵام لێرەش هیچ شتێکی بۆ ناکرێت کاتە کارەسەر لەناو خۆمان لەناو کوردستانی خۆمانە ڕوات بەرامبەر بۆی کە داوای مافەکەی بۆ بەدینانە خاوەن بڕوانامەیە دانامەزرێ
ئەکادمیە ڕێگەی پێ نادرێت کار بکات ئەو کاتە مەجبورە ڕێگەی ناخۆش و ڕێگەی خراپتر بێتە بەر بۆی کە خەونێکی هەیە یاخود شتێکی بێنێتە دی لەم ڕۆژانەیە بینیمان کە موچەی مانگێکی فەرمانگەیەک لە فەرمانگە حکوومیەکانی ناو کوردستان برا ڕاستە ئەمە خۆی کارەساتە ڕاستە ئەمە ڕێگە پێنەدرا ڕاستە مخالفەیە بەڵام تۆ بەدیلی ئەمە چی ئەەکەی بۆ ئەم گەنجانە یاخود بۆ خەڵکانە کەم کارەساتانە کەم بکەیتەوە نەک هاندەریامی بۆی کە مەیخانەکان و کافتریاکان و شوێنە نەشیاوەکان بۆ خەڵکان زۆر بکەی لە بەرژۆنی تایبەتی خۆت ڕاستە مامۆستا بێلان گەنج دەڵێ زۆری فشار و نەبوونی هەلی کار و نەبوونی ماف و نەبوونی خزمەتگوزاری و خۆشگوزەرانی و زۆر شتی دیکەوا دەکا من بەرەو ئەوروپا بڕۆم ئەوانی دیکەش خاوەن ئەزمونونەکان یام لایەندا حیزبەکان و دەسەڵاتداران پێیان وایە ئەمە ڕاکردنە لە واقع واتە نەدانە بۆ ئەو واقعی کە لێرە هەیە و هەڵبژاردننی واقعەیەکی دیکە ئەمە کامیان ڕاستە خۆی خۆمان تۆزێک بەرپرسین بەڵام لەوانەیەگە بیکەی بە ڕێژێکی لە سەتا لەوانەیە لە 120 لە 125 خەتای خۆمانی تابێت وەکو گەنج وەکو گەنج بەڵام لە 170 بگرا 75 خەتای لایەنی پەیوەندیدار و کەسایەتیە بەرپرسەکانی ناو کوردستانن کە بوونەتە هۆکاریەوەی ئەم گەنجە بچێتە دەروی کوردستان یاخود کوردستان بەجێ بێڵێت بەبێ ئەوی هیچ ئامانج یاخود با بڵێن هیچ هینێکی هەبێت بزانێت چی لێت لەوێ هیچ نەتیجەیەکە بێت هیچ ڕێزۆڵتەکە بێت بزانێت لێت چی لێت نازانیم چکە من خۆم پێیان ڕۆشتم کە ڕۆشتم نەمزانیوە ڕوبەڕووی چوە بمەوە نەمزانیوە ئەگەمە چی وڵاتێک نەمزانیوە بە چی شوازێک ئامانجەکەم چی لێت بەڵام ویستومە لێرە دەربچم بۆ جیاوازی مناڵانی کاربەدەستانی کابینەکانی پێشووتر یاخود مەسئولەکان یاخود لایەنی پەیوەندیدار یا لایەنە سیاسیەکان بینیمانە لە تەمەنی هاوشانی تەمەنی خۆمان بووە ئەو بە های لایف ژیاوە بە لێشاو بینیمانە ئەوان بە های لایف ژیاون ئێمە لە هاو تەمەنی خۆمان بووین ئێمە نەماتوانیوە دینارێکمان پێبێت یاخود دینارێک لە کەسوکارمەوە گرین بڕۆین ئەو ڕۆژەی مەکتەبەکەی پێ بەسەر بەرین ئەمە خۆی لە خۆیان ئەمە کارەساتەکە لێرە ڕۆیە ئێمە وتمانە چینی هەژار و چینی دەوڵەمە لام و شوێنێکایە بەڵام نەک بەم شێوازێکە لە ناو کوردستان و لە ناو شەڵقڵسەتا کە ڕۆیات و کە ئەیبینین ئەمە خۆی لە خۆیان کارەساتەکەیە کابێت تۆ چۆن ڕێگری لە گەنجی ئەەکەی کە کوڕەکەی خۆت مناڵەکەی خۆت کاکە وەرە بە لەم شەوانەیە چەند ڕستمێک و چەند ڤیددیۆک بڵاو بووە سەبارەت بە گەنجانی بەشە ناوخۆیەکان دووبەتانی سێبەتانیان ناو بە خۆیانە بە پێ هەلوراکەن بۆی کە سەرمان نەبێت دەوەر بزانم مناڵی چی مەسئولێک و چی کار بەدەستێک تا ئەسەر شتێکی وای کردووە تا ئەسەر چی کامیان لەوانە ڕێگەیان ناوە کە سوکارەکە باوکەکانیان یا بەرپرسەکان وتیانە ئادەی تۆش بڕۆ تۆزێک ناخۆشی ببینە نەبووە ینی یەکێک لەو سەرمایهدارانی کا بوو لە جیهانە کە زۆر بمان سەرسامی جاکشانەکە ئەڵێ من کوڕەکەم ڕێگەی پێ نایم ئەو سەروەتی من بەکاربێنێ کە من خۆم بە ڕێگایکی ناخۆشە ڕشمە بێش بۆ ڕێگا ناخۆشە بڕ بەڵام ئەمە فەرق و جیاوازەکە ئەوان دروستیەکەن ینی دوجار هەر گەنجانی دوێنێ یاخود بە بەرپرسەکانە بوونەتە هۆکاری لە 175 زیاتری ئەو ڕێژەی کە باسی ئەەکەین جێهێشتن و ڕۆشنی گەنجانی ناو کوردستان من گەنجم لەگەڵا بووە خەڵکی سنووری ڕاپەڕین بووە لە تەنیش خۆمە لای یەختەکەی دانیشتووە ئەمری خوای کردووە ینی ئەمە ئەمەش بێ ساوی مردنمان بۆ کرابێ کە بەم شێوازە ڕۆشتوین بەڵام مەبەستم لە چیە مەبەستم لەوەیە کە ڕاستە ئەبێ بەردەوامین ڕاستە ئەبێ پشوو درێژ بین ڕاستە ئەبێ داوای ماف و دەستەبەری مافەکانی خۆمان کاری لەسەر بکەین مادوو بین لەسەری بەڵام بە یەک دەست ناکرێت بێ ئەوانیش وەڵاممان بنەوە بە لایەنی پەیوەندیداریش لەگەڵمانە هاوشانی ئێمە هاوتەری بێمە دەرچن و وەڵامەکان بە پێی مستحقاتەکانی خۆمان بە پێی حەقانی خۆمان مافەکانی خۆمان بدەنەوە ئێمە ئەنجومەنی گەنجان لەسەر سێ سێکتەری جیاواز کارمان کردو بەردەوامین سێکتەری خاوەن بڕانەمە سێکتەری خاوەن پیشە کاکێمە ئەو گەنجانی کە خۆیان بۆ خۆیان نانەوەخانەیەکی دوکانێکی فیتەریە دوکانێکی داتاشەیەکەمە جێی شارازیە خۆی بژێی ژانی خۆی پێیاکە تۆچی لەم لاوە بە حکمی زەڕی بۆ بە حکمی پارەی کارەبازیاکردن و بە حکمی نێشتنی مەودای کارکردنیان ڕێگریان لێکی لە کارکردن کا بێم گەنجە چی بکات یا بێ ئەوە تێ خوانە خواستە کە ئیشەڵا قەدەمە ڕوونات ڕوبەڕوویان بینە و ماڵ و سەرۆتەکانیان بەرین کە ماڵ و سەرۆتی ئامە یانی ژۆتە پێ کوردستان بەجێبان کە ئەمان ڕێگای دومیان کە سەلامەتیە گوتویان دەبەر ئەوەی کە دەتوانێتی ئەوەی کە هەوڵەدا مەجبورە کوردستان بەجێبەڵە کە ئەمە خۆی لە خۆیان کارەساتەوە پێمان خۆش نییە ئەمە بێت بەڵام ئەمانەوە ئاکەن کە ئەم جۆرە با بڵین ڕووداوانە ڕووباتی خۆ ئەم جۆرە ئەنجامانە هەبێت کە ئەنجامێکی ڕەشببینیە بەرامبەر بە کە سوکاری گەنجارەکان و گەنجەکان خۆشیان بۆ داهاتوو بۆ مستەقبەلی خۆیان و کوردستانەکەشمان خۆی لە خۆیان ڕوبەڕووی زەرێکی گەورە بۆتەوە ئەش بێتەوە ئەگەر بێت و گۆڕانکاری چاکسازی نەکرێت
حکومت یا دەسەڵات یا لایەنە پەیوەندیدارەکان نایانەوێ یا ناتوانن کێشە و گیرروگرفتی گەنج چارەسەر بکەمە بەسمەوە ینی ویستێک هەیە کە هەر ئەبێ گەنج لەم قوڕاوە لەم زۆگاوە لەم چەرمەسەری و نەکبەتیا بژی واتە ئەتوانێ بەڵام نایکە بەڵام جارێک حاڵەتێکی تریشمان هەیە کە دەوڵەت هیچ پلانێکی نییە یان ناتوانێت توانای ئەوەی نییە کە خۆشگوزەرانی و ئاسوودەی و هەلیکار بۆ گەنج فراهم بهێنێ. من پێم وایە مەبەستیان نەبووە لە کاتوانن بەڵام مەبەستیان نەبووە کە بیکەن دەنا خۆتۆ ئەگەر لە هەرێکی لەم شارانە و یام شارۆچکانە لەو کەرتە تایبەتانە ئەو کەسایەتانی کە بەواهیمە نوێنەرایەتی یا سەرپەرشتیاریتی کەرتە تایبەتەکانەکەن کە لە دوجاریشە ئەوکو بینیمانەوەکو واقعەکان دەرچێتەوە کارێکە لەم کەرتە تایبەتە گەور و زلێزانە مڵکی یەکێک لەلایەنە سیاسیەکان بووە ئەگەر بێت و کەرتی تایبەتی زیاتر یاخود کارگەی زیاتر یاخود شوێنی زیاتر شیاوتر بکەنەوە لە پێی بەرژەوەندی گەنجانمان یان قەرارات و براراتێکی وا دەرکرێت لەم کەرتە تایبەتانە گەنجی زۆرمان ئەولوێتی زیاتری دامەزراندنی هەبێت ئەو کاتە لانی پەیوەندیدار ئەتوانێت ئەمە بکات و ئەشیتوانی بیکات. مەبەستی هەبووە لەوەی کە نەیکات بۆچی بووە ئەگەر قسەی لەگەڵا بکەی گفتوگوی لەگەڵا بکەی لەوانەیە هەنێک مبەڕیرت بۆ بێنێتەوە کە مبەڕیرەکانێکی جێی مقنع نییە ڕوبەڕووی فلانشت بوونێتەوە ڕوبەڕووی فلانشت بوونێتەوە نرخی نەو دابەزیوە نازانم ئەمانە هیچ شتێکی واقعی نین ئێمە لەگەڵ ئەمانەیەین لەگەڵ ئەوانەیەن کە ئەڵین ڕاستم کارە ساتانەش بە پێی مروری زەمن لەگەڵ یا هەبووە بەڵام ئەکرا چاکتر بێت ئەکرا باشتر بێت ئەکرا لێکێک لەم کەرتە تایبەتانی کە باسیەکەین کە خۆم لە کەرتە تایبەتەکان کارم کردو بە 3 ساڵ و 4 ساڵ کارمەند بووم یاخود با بڵێم بەڕێوەبەر بووم تیا بینیمە ئەوەی کە ئێحتیمام و ئەوەی کە پەرە درراوە بە تواناو یاخود بە ئێحتیمامی کەسانی دەروی کوردستان هێنراوەتە ناو کوردستان بە موچەیەکی زۆر زەبەلاح و زلهێز بەحساب ئەمە چیە کەسێکی فۆڕنەیە و هەڵسەنگاندێکی مەزبوطیشی بۆ نەکراوە بەڵام خاوەن کارەکەوتێتی من کۆمەڵە کەسمێت لە دەروی وڵات بێن ئەمانە خاوەنخی برن چۆن هاتوون نازانین چی هەڵی سەنگانون نازانین لە چی ڕێگایەکەوە ئەمە خۆیان بەرپرسن بەڵام دوای 6 مانگ 7 مانگ کە موچەی 14,000 15,000 دۆلاریان هەبووە ماڵنگانە بێجگە لە سیارە و بێجگە لە سەکەن شوقە و ئەمانە دوای بۆیان دەرکردەوە کەم کەسە خاوەن ئەزمون نەبووە ئاخر باشە تۆ مانگی 14-15,000 لەسەر چی هەڵسەنگانێک لەبەروی خاوەنکارەکە ئەویش لەپڕ بۆ بە خاوەنکار هیچ ئەزمونێکی وای نەبووە کە چۆن بێ بە خاوەنکار یا چۆن بێ بە بزنسمانێک یان کارگەیەک یان کۆمپانیایەکی تایبەتی بێت سێرەکەی لە عین کاتە خەدرێکی زۆری لە 10-15 گەنجی تازە تەخەڕوج کردووە کە ئەکرا ئەوانە دامەزرانە لە ناو کوردستانە لە لۆکردانە ئەمە تەواو من بەراوردی یەک کەسی بێگانە ئەەکەم کە هاتوۆتە ناو کەرتێکی تایبەتی کوردستان و بەرامبەر بە 15 گەنج دەی بە دایانی تایە بە سەدانی تایە لەم کەرتە تایبەتانە ئەمانە هەمووی قوانینی لایەنی پەیوەندیدار و کەسایەتەکان کە ئەیانتوانی حکومەت و لایەنە سیاسەکان کە ئەیانتوانی ئەگەر بیانویستیان مەبەستیان بووە وا لە گەنج بکەن گەنجان بیهەڵنەوە لە ناو کوردستان وا لە گەنج بکەن کە ئەو 18 ساڵە 20 ساڵە 16 ساڵی کە خوێندویان و کە بڕۆنامەکان بەدەستێنەوە ئەنجامێکی ئەو نەتیجەی خوێندنیان هەبووە و بێجگەلەوەش خۆگە با بڕۆنامەش نەبێ لەوانێت تا مەرحەلەیەک ڕۆژ بێت و لەوە زیاتر نەیتوانی بێ پەرە بە خوێندنەکەی بدا بەڵام کاری کردووە یاخود تۆ دەستی بگری کاکە من تاکو 2011 بۆ 12 کە لە وڵاتی بەریتانیا گەڕامەوە ڕێژەی خاوەن بڕۆنامەکان نەگەیشت بە لە 122 وڵاتی بەریتانیا کە خاوەن بڕۆنامە بێت بەڵام زۆربەی زۆری هەلوکاری خۆی و زۆربەی زۆری کاری حکومەت لایەنی پەیوەندیدارکاری بۆ دامی کردووە لە عین کاتاکو گەنجێک کە لێژیام من پێویستم بۆ نەبووە بزانم چێ مەحافزی شارەکەم بۆ چێ ڕئیسی وڵاتەکەم بۆ چێ وەزیری نازانم تیجارم بۆ وەزیری من پێویستم بۆ کە بژیم گەنجانە بژیم پێداویستیەکانی ژیانی گەنجانە بۆ دابیم بکرێت و ئەوەی کە لەسەر خۆشمە هەڵ بدەم بۆی کە زیاتر خەونێکمەیە بۆی بەدیبێنم کاری بۆ بکەم بۆی بەدیبێنم تۆ لە گەرمەی سێرکردنی فیلمێکە لە گەرمەی سێرکردنی یازم یاریکردنێک یا دانیشتێک گفتوگویەکە لە پڕ کارەبا لە 2019 کارەبا بڕێ لە پڕ ئەڵێ ئەو نییە نازانم جادۆبانمان بە شێوازێکە چەنەها جاری وایە چەنەها گەنجمانە بۆ بەڵام پارەی سیارەکەم بەڵام پارەی چاکردنی سیارم نییە چکە ئەوەنە تاسەوبان و ئەوەنە ڕێگای ناخۆش و ئەوەنە نازانم کارەساتەیە ینی ئەمانە هەمووی لایەنی پەیوەندیدار ڕێژەیەکی زۆری لەسەرە بۆی هەڵین گەشتبینین بۆی کە کابینەی تازە چاکسازی بکات ئەگەر ڕێگە بە گەنج بدابێتە پێشەوە گەنجانی خاوەنەز بوون گەنجانێکی ئەکادمی گەنجانێک کە تۆ ڕێگایەک هەبێ بۆ هەڵسەنگاندنی ئەم کەسایەتیانی کە دێن ئەم پلۆپۆستانیان ئەدرێتێ پێم وانییە تاکوی سەم ڕێگای هەبوو بێت یەکسەر فلان حزب تۆ دەپشکت هەیە ئەم دەپشکە دە کەسایەتیمان بۆ بنێرە ئەم دە کەسایەتیش محسوبێت و خزمێنە و کاربەدەستەکان خۆیان نوێنەرەکانی خۆیان کاندی دەکەن ئەڕوا بە بەڵایەک بۆ تۆ
4 ساڵی نەهامەتی و بەڵات بۆ هێنێ هیچ ئەزمونێکی نییە ئێمە ئەڵێن کاکە چۆن نەتیجە و ئەنجامی پەرلەمان دەرچووە دەستخۆشیەکەین چۆن حکومت پێکێنرێت دەستخۆشیەکەین بەڵام کەسانی بە ئەزمون و کەسانی خاوەن ئەکادمی بێنە ئەم پۆستانەوە سنتەرێکە بێت ئیمتیحانێکە بێت تێستێکە بێت کە ئەمانە هەڵسەنگانیان بۆ بکرێت اینجا کە دانرێن کاکە با دە کەسەکە لە پشکی تۆ هەردەیر لە پشکی تۆ بێ بەڵام 1000 سیڤی بنێرە 1000 کەس بنێرە بزانە کامیان باشترین کامیان چاکترینە کەسی شیا بۆ شوێنی شاو گرنگترین خاڵی نهێشتنی ئەم کۆڕەوە زەبەلاحی گەنجانە یاخود ئەم کارەساتە گەوری کە گەنجانە کە کوردستانەکەمان ڕۆبەڕۆیێت لەوەچە لە حکوومەت و پەرلەمان و وەزارەتەکان و کایە حکومیەکاندا مادەم شتەکە پەیوەندی بە شەڕەپاڵی سیاست و بەدەزێنانی پشکی زیاتر و ململانەی پۆست و پشک و زیاترە ئەمە تا ڕادەی ڕەوایەکی تایبێت کە بۆچی حیزبەکان گەنج نانێرنە ئەم کایانە و بەڵام بۆچی لە نێو کایە سیاسەکەی خۆیاندا لە نێو بازنە حیزبەکەی خۆیاندا گەنج حزورێکی کەمی هەیە ئامادەیەکی بەرچاوی نییە تاکە ئەیان بینین بەڵام ئەوەش ئەوانن کە لە خێڵ و خێوەتگە و بنەماڵەکانەوە ماونەتەوە بەداخەوە زۆر بەدەگمەن ڕێگە دراوە لەبەرەوەی کاڵێن گەنجان متمانەیان نییە ئەزمونیان نییە پشوو درێژنی من کەسایەتی هەبووە کە گفتوگۆم لەگەڵا کردووە زۆر بارز بووە لە ناو لایەنی پەیوەندیداری کابینەکانی پێشووتر کە باسمەوە کردووە فڵان هەڵسوکەوتی جەنابەت بۆتە هۆکاری نشێوی هۆکاری کێشەنانەوە هۆکاری تێکچوونی بینی چەند لایەنێکی سیاسی لە دوجاریشە لە بەرژەوەندی میلەت نەبووە وتێتی بەڵێ هەرێک جار گەنجانە تەعامل کردو کاکە بەڵی گەنجانە تەعامل کردو خۆ گەنج ئیتر ئەمە نییە تۆ گەر گەنج بیت یا گەنجانە ژیای بژیت هەڵە بێت نەخێر لەبەروی ئەی بۆ ناڵی خۆم ئەزمونم نەبووە خۆ کاکە تۆ گەنج نیت تۆ گەنجی دوێنیت بۆ ناڵی ئەزمونم نەبووە بۆ لە کاتی خەڵەتەکان ناڵی گەنجان هەڵسوکۆتم کردووە بۆ لە کاتی باشەکان ناڵی ئەزمون و توانای خۆمە گیانومە بەم ڕۆژە ئەمە هۆکارە هەڵەکانە کە ڕوبەڕوومانە بێتەوە لەلایەن بەرپرسان وەخۆ ڕێگە نەدان بە گەنجان لاەن پێگەلایەنە سیاسەکان بێنە پێشەوە ئەگەر بێت و مەحسوبێت نەبێت ئەگەر بێت و بە حەقی خۆی بێت و ئەگەر بێت و ئەمە گەنجانمان با بڵین ئەممان بینیوە شتی ناحەقییان پێ قبوڵ نییە ئەمە واقعە خۆشیان پێیان قبوڵ نیە گە لە بەرژەوەندیان نەبێت کابێت ئەگەر پێیان قبوڵ نییە دانیشتن و گفتوگان لەگەڵاوکەن یان ئێمە گەیشتێتە خاڵێک کە ئەبێتەوە هەموو چارەسەری هەموو کێشێک بە گفتوگۆکردن بێت و چارەسەرکردنی هەموو پرسەکانیش هەر بە گفتوگۆکردن بە مناقەشەیە وە حیوارە تۆ گەیتە ئەنجامێکەوەی کە ئایا چی بکەیت بۆی کە باشتر بێت یاخود چیت کردووە ڕابردوو نەیکیتەوە بۆی خراپتر نەبێت کابێ ئەمە زمونەمان هەیە خیبرێمان هەیە و گەنجەکانیشمان هەیە بوو ئەکادمیەکانیشمان هەیە بووە کابێ ئەمە گەنجانمان هەیە ئەتوانن سەرکەوتوو بن گەنجانیشمان هەیە ئەتوانن ڕێگەیان پێ بدەن بەداخەوە کە تا ئەستا بەپی پێویست نەبووە ئەو بیانوان ڕاستن کە پێیان وایە گەنج متمانەی نییە پشوو درێژ نییە ئەزمموی نییە ئەمە لە چێوە سەرچاوی گرتووە یام ئایا ئەمە ڕاستە ئەم کە گەنج پشوو درێژ نییە ئەزمموی نییە متمانەی نییە لە بەرژەوەندی تایبەتی خۆیانەوە و لە واقعی خوێندنەوەی خۆیان بەڵێ ڕاستە بۆەوەن ئەوان بیرەکەنەوە بەڵێ ڕاستە بەڵام خۆی وان نییە کاتێک کە بەرپرسێک کوڕێکی هەیە یاخود گەنجێکی هەیە کشێکی هەیە کە ئەم گەنجە ئەم بەرپرسە ئەوێ پۆستێکی هەیە و لە دەست لە توانای دراوە بەو کە چەند مەقعدێک باخود یاخود چەند کەسایەتێک بکانەوە پۆستەوە بۆ کوڕێکی خۆی دانێ بۆ کچێکی خۆی دانێ خۆش گەنجە بەڵام لەبەری لە بەرژەوەندی خۆیەتی ڕاست ئەمە خوێندنەوەکانە کە ئەبینرێت ئەمە بەداخەوە هەڵەکان هەڵە تێگەیشتەکانی خۆیانە ئەگەر بێت و مناڵێکی خۆیان کە سوکارێکی خۆیان کەسێکی جێمتمانی خۆی لە شوێنێکدانێت لەوانەیە لە کۆتاییەوە بیرەکاتەوە بەرژەوەندەکانی خۆی باری بەرەو لێژەڕات ئەمە هەڵەکانە ئەمە کە بینیمانە کابێ هەنگاونانی گەنجانی دوێنێ کە بەداخەوە ئێمە ناڵین هەمووی بەڵام زۆرینی کە بە هەڵە هەنگاونراوە ئەمە باجی ئەم هەڵانەیە کە ئێستا گەنجانی ئەمڕۆ واگەر لەم ڕای چاکسازی نەکرێت گەنجانی سبێنیش ئەیدات کابێ ئەم نەبوونی متمانەیە یاخود ئەم کە باز لە پشوو درێژیەکریا باز لەواکرێت کە گەنجانمان واقع بینن لە بەڵام گەشتبین نین بۆ حکومەیە گەشتبین نین ئەگەر بۆ حکومەمان لەسەر لاشێ چۆن گەشتبینی چۆنی تیمامان نیە چۆن کوردستانمان خۆش نایەت چۆن حەز ناکەین ئێمەش شان بەشانی وڵاتانی پێشکەوت و کار بکەین و بڕۆین و ناو دەرکەین تەبان هەشمانە گەنجی بەتوانەمان زۆر زۆرە بەڵام ڕێگە نادرێ بەداخەوە باز لە نەمان و نەبوونی ئینتیماکرێ ئەگەر وایە هۆکارەکەی چێ و کێ بەرپرسی نەمانی و نەبوونی ئەم ئینتیمایە ئێمە ئینتیمامان هەیە
ئەحداسەکان پیشانی یاوین ڕووداوەکان پیشانی یاوین کە گەنجانمان چۆن لە ڕوبەڕووبوونەوەی کارەساتە ناخۆشەکان کە ڕوبەڕووی هاونیشتمانیان و کوردستانمان بۆتەوە ڕوبەڕوویان بووینەتەوە ئینتیمامان هەبووە بەڵام وەکو باسمان کرد یعنی ئەمە ئەم کارەساتانی کە ئەی بینین و بینراوە لەلایەن ڕابردوو لەلایەن گەنجانی دوێنێەوە بەرپرسێکی زۆرن و زەختێکی زۆری یاخود بوونێکی زۆری کە ڕێگەپێدانێکی زۆری وڵاتانی دراوسێ بەسەر کوردستان و بەسەر ئەمە قلیمە کە هەبووە ئەمەش خۆی لە خۆیان هەر لایەن گەنجانی دوێنێەوە کراوە لایەن گەنجانی دوێنێەوە پەری پێدراوە ڕێکار بووە لەوەی کە گەشتبین نەبیدیا ئینتیمات ئەگە بڵێ نەمابێت تا حتێک هەڵبوو بێتەوە ئێمە بەردەوام هەڵمانداوە بەردەوام کارەکەین بەردەوام گەنجەکانمان کە ئەڵین ئێمە بەمەسمان لە گەنجانە بە کوڕ و بە کچ هەوڵە دەین گەنجی باششمانێ گەنجی چالاکیشمانەیە کە لە ڕێکخراو مەدەنیەکان ڕێکخراو ناحکومیەکان گەنجانێکن کە لە خزمەتی نیشتیمانەکان لە خزمەتی هاونیشتمانان و خاک و هەتا بگرە ئاژەڵەکانیشمان و ڕۆک و نازانم ژینگە پارێزیمانە کارەکەین و کارمان کردووە بەڵام تا چەندێک ئەمانە مەجال ئەدەن کە تۆ پەرە بە تواناکانی خۆ بدەیت لە پێناوی خزمەتکردنەکان ئەمە ئەکەوێتەوە سەر مەحسوبیەت و سەر خزمێنەکەی خۆیان زۆر باشە لە ئێستادا بوونی کافتریا و نێرگە لە خانە و جگەرە کێشان دیاردەیەکە دەتوانین بڵین تەواوی گەنجان بە جۆرێ لە جۆرەکان هانای بۆوە بن هۆکاری ئەمە چییە ئەمە چ گرنگیەکەیان بۆ گەنج کاتێکەوە هیچ حسایەکی بۆ ناکرێ و هیچ مافێکی بۆ دەستە بەر ناکرێت بۆچی هانا بۆ ئەم شتانە بات چی بکرێت لە پێناو کەمکردنەوەی ئەم دیاردێ بەڵێ طبعاً خۆی لە خۆیان کارەسەتێکی زۆر گەورەیە کە گەنجانمان بەدیلی پڕکردنەوەی بۆشایەکانیان ئەم شوێنانیان هەڵبژاردووە بەڵام لە لایەکی تریشەوە ئەکرێ من وەکو خوێندنەوەی خۆم بڵێم جێی دەستخۆشیە کە ئەم شوێنانیان هەڵبژاردووە شوێنی خراپتر هەیە شوێنی نەشیاوتر هەیە کە ئەکرێ ئەمانە بێتە هۆکاری ئەوەی پاڵنەر بێت بۆی کە تووشی هەڵی گەورە بن ئەمایان هەڵە بژاردووە ینی تۆ گەربیکەی بە خاڵبەندی ڕاستە یەکەکەی باشترینە و دەیەکەی خراپترین بەڵام ئەم 4 و 5 و یا 6 هەڵبژاردووە بە حکمی ئەوەی کە مەجال نەدراوە بە حکمی ئەوەی کە نێڵراوە تواناکانیان وا لەم گەنجانە بکات کە خەونەکانیان پێ بهێنرێتە دی چێ ڕێگرە ئەمە باسمان کرد و دیارە چێ ڕێگرە بۆ ڕێگرن و باسیشمان کرد بۆچی ڕێگرن کابێت چۆن چاکسازیەکانەکرێت ئەم بربەستانە بشکێنرێت ئەم گەنجانە وان لێ بکرێت کە شوێنی باشتر و چاکتر ئەگەر بێت و هەبێت کوێیە ئەو لانی پەیوەندیدارە بە قسەی لەگەڵا بکەیت بۆ نەی کردووە ئەوش ئەنش دەبێت لانی پەیوەندیدار پێ بڵێ کە تۆ بێ کاکە شتێکی باشتر بکەی بۆ ئەم گەنجانە کە بە سەدان و بازاران ڕویان کردوتە شوێنێک کە 4 ساعت 5 ساعت لە کاتی خۆیان ئەکوژن بەبێ هیچ ئەنجامێک و ئامانجێک دەی ژیانی بۆ خۆشکە دەی پێداویستەکانی ژیانی ئەولوێتی ژیانی بۆ دابی بکە بۆ ئەم گەنجەش ڕوونەکات ئێمە ئەم گەنجانە گەنجمان زۆر هەیە بۆ منە لە وڵاتە پێشکەوتەکانیشە بووە بە سەدان گەنجەیە کە مدمینن بەدیانشن بەدیان یاری ئۆنلاینە پلیستیشنە PS ئەکسبۆکسە ئەمەش هەر کات کوشتنە بەڵام بەبەستم لەوەیە چییە ئەویان مدەیەکە ئەیکات یاخود مدەیەکی کەمە ئەیکات بۆی هەتاکو بتوانێت ئەو پلی کە پێگا یا ئەو خوێنی کەهێتی یاخود نەزم ئەو بڕوانامەی کەهێتی بەدەستێنێ دوای ئەکێتە بە حکمی لانی پەیوەندیدار و هاوکاری لانی پەیوەندیدار ئەکێتە دوای بەدەستێنانی معیشەتی ژیان و بژێوی ژیان بەڵام لێرەیە بەداخەوە لێرەیە تۆ ئەڵێ چی بکەم ڕاستی شەکە چۆن وەڵامی تۆ من وەکو گەنجێک پرسیار لە گەنجێک بکەم ئەرەکا کە تۆ 4 ساعت 5 ساعت لە کافتێراکدا ئەی باشە بەدیلی ئەمە چییە بیرەکەی تو هیچ بەدیلێک نییە ئێمە بێ واقع بینین ڕاستیانە قسە بکەین کابێ هیچ بەدیلی نییە باشترە دەستخۆش بەڵام نەچیتە شوێنی خراپتر بەردەوامبوونی ئەم دۆخە بەردەوامبوونی ناومێدی و زۆربوونی ناومێدی نەبوونی هەلی کار نەبوونی ماف و خزمەتگوزاری و خۆشگوزەرانی گەنج کە خۆی تیا ببینێتەوە برەو بە توانە و لێهاتوویی و ژیان و خەونەکانی خۆی بدات بەرەو کوێ هەنگاو داهاوێ مەبەستمە لە بەردەوامبوونی ئەم دۆخەدا کۆمەڵگە خێزان تاک گەنج وەکو خۆی بەرەو چه ئاقارێکی خراپ هەنگاوەڵ دەهێنێتەوە ماڵین پشتیوان بەخوای گەورە بۆی هەڵین گەشت بینین بۆی خوانەخواستە بەرکەوتە و ئەنجامی خراپ لە کاری خراپ و خراپتر نەبێت ئەگەر بەردەوام بێ بەم شێوازە لانی پەیوەندیدار و کاربەدەستان و لایەنە سیاسیەکان و ئەو سەرمایەدارانی کە ئەکتینەکەن ئەکتەرن لە پاڵێورایی ئەم لایەنە سیاسیانن و قوتی ئەم خەڵکیان بەدەستوێ بەم شێوازە بەردەوام بن
بەرکەوتی زۆر خراپتر ڕۆکە شەڵا پشتیان بەخوا ڕووناکە بەڵام ئەمە واقعەکەیە بۆیە بێ گۆڕانکاری لە خۆمان بکەین گۆڕانکاری لە سیستەمی لایانی پەیوەندیدار بکەین گۆڕانکاری لە شێوازی وەرگرتن و دامەزراندنی گەنجان لە کارتە تایبەت و کارتە حکوومیەکان بکەین شوێنێک هەبێت مەڵبەندێک هەبێت با بڵێن دەستگایەکە بێت ئەم دەستگایە کە تا ئێستا دەگمەنە نییە یاخود هەوڵی لەسەر دراوە بەڵام جێبەجێ نەکراوە کە ئەم گەنجانەی خاوەن بڕوانامەن ئەم گەنجانەی کە ئەکادمین ئەم گەنجانەی کە بڕوانامەیان نییە پێیان بگەێنرێت دەوراتی زیاتریان بۆ بکرێتەوە تەفیری زیاتریان بۆ بکرێت و لایانی پەیوەندیدار و کارتایبەتەکان لەم شوێنەوە خەڵکان وەرگرن ینی تۆ لە وڵاتانی پێشکەوتوو شتێکە بۆ بەنایی جاب سنتەر ئەم جاب سنتەرە شوێنی هەلی کار بووە و پەیوەندی ڕاستەخۆی کارتایبەتەکان و لایانی پەیوەندیدار لە ڕێی ئەمەوە بووە و لە کاتێکا کە ئەم گەنجانە بێکار بوون هەتا ئەو کاتێک کە کراونەتە سەرکار بیئەیەک هەبووە شتێکە بووە کە بتوانن بژێی ژیانەکەی بەسیط بۆ دابیم کرێ من ناڵێن ئەوە بێ پارەکە بێ سپۆیل کرێ لە ڕێدەرچێنە بەڵام بە معادلی دەوراتەکانە بۆ معادلی ئەم گەنجانیان والێ کردووە کە لە کاتی بەشداریکردن لە دەوراتەکان و لە زانیاری پێدانەکانە هاتوو چۆ بژێی ژیانیشان بۆ دابیم کرد ئەنی ئەگەر ئەمانە بکرێتەوە و دڵنیاشم ئەگەر بیانوێ ئیکەنەوە و دڵنیاشم ئێمە پرۆژەشمان هەبوو پرۆژەشمان ناونەتێ لەسەر ئەم شێوازی جۆب سنتەرێکە باسی یەکەین یاخود ئەم هەلیکاری کە باسی یەکەین ئەمە ئەتوانێت بە پێچەوانی ناگەشتبینیەکە گەشتبینتر بین بەرامبەر بە گەنجانمان ڕێژێکی کەم هەر هەیە لە هەموو وڵاتێک کە گەنجانێکە بەداخەوە پێیان وترێ گەنجانێکی سەرلەشەوە خەڵکانێکی سەرلەشەوە ئەم ڕێژەکە من لە زۆربەی شوێنەکانە بوونی هەبوو ناتوانێت تۆ بڕێکی بەڵام ئەتوانی کار لەسەر وکە ڕێژەیەکی زۆری گەنجانمان چی لە ناو کوردستانە بمێنێتەوە و چیش خزمەت بە هاونیشتمانان و بە نیشتیمان و بە خۆی و بە کەسوکاری خۆی بکات و بە لایانی پەیوەندیداریش بکات. گەنج داوای چیەکەیە ئەو ماف و ئیمتیازاتان چین کە گەنج بە بەدەستهێنانیان یان بە پێدانی لەلایەن دەسەڵاتەوە گەنج بە ئاواتی خۆی دەگات و وەکۆڵەیدی ئەو مافەی کە پێویست بۆ وەریگرتووە. گەنج یا هەموو تاکێک لەناو هەموو شوێنەکە کاگڕاز ئەرکێکی لەسەر یاخود ئەرکێکی هەیە بەڵام بەپێی ئەرکی کە لەسەری یا و ئەرکی کەهێتی ئەبێ مافەکەی بۆ بە دەستەبەر بکەی مافەکەی بۆ بەدی بێنی ینی من 10 ساعت کارەکەم بۆی کە مافێکم هەیە موچەیەکە وەریگرم مقابل بۆ بژێ ژیانی خۆم بەکاری بێنم یاخود بۆ تەمۆحی خۆم خۆری خۆم کامە بەکاری بێنم کابێ ئەو مافانەی گەنج کە هەن بەپێی ئەرکەکانیان ئەڵێ ماندنێکاکە زیاتر نە لە ڕێمان دەرمەکەن وەکو کابینەکانی پێشووتر کابینی پێشووتریان مەکەن کە ئەم هەموو سلف و ئەم هەموو شتە دانرا بە تواناسازی کاکە فەرمانگە هەبوو بە سەدان گەنج یاخو بە سەدان کارمەندی نادوێتە وڵاتانی دراوسێ ئەمە پارێکی زۆر بۆ لەسەر لایانی پەیوەندیدار و لەسەر دەسەڵات بە حساب دەوراتە بینێ ئەی باشە تۆ بۆ بە سەدانن نردووە تکتی تیارە و تێل و مەسروفاتی خواردنیان و نازانم پارە داونەتی حەقی هاتوچۆ ئەمانیان ئەی بۆچی تۆ دوو کەست لەو جەماعەتی ترینەر و لەم جەماعەتی دەورێ هێناوە بۆ 500 کەس بۆ 4000 کەس بۆ 4 بینایتر 4 فەرمانگەیتر سوودی لێ بینە کە کولفێکی کەمترە کابێ باسی ئەزمون و نەئەزمونیمان کرد نەبوونی ئەزمونی پێشووترەکان وایان کردووە کە ئەم گەنجانە داوای زیاتر بکەین یاخود ئێمە داوای زیاتر بکەین و بینیشمانە کە ئەکرا هەبێت بەڵام لە پڕکە ئەمە گیراوە لە پڕ یاخود ئەمە نەما ئەمە بووە هۆی شکستێکی گەورەی ڕۆیای خوێندنەوەی گەنج بەرامبەر بەلایانی پەیوەندیدار و بە پێچوانەشەوە ئێستەمە چەندها گەنجمانەیە کە فەرمانبەرن ئەڵێ من متمانم بەم لایانی پەیوەندیدارە نییە ئەڵێ ئەمڕۆ موچە چاک بۆ لەوانێ موچە چان نەبێ کابێ من ئەمڕۆ پارە سەرف نەکەم و هیواداریشم سەرفی نەکەن بە زیای سەرف نەکەن وەکو جاران کە کراوە لەبەرەوەی لەوانێ ڕۆژێکی تر ئاینشت ببێتەوە بە لە 120 لە 130 موچە بدرێتەوە ئەمە خۆی لە خۆیان کارەساتەکەیە ئێمە جاران لە کاتی تایبەت بووین خواخوامان بوو کارمەندێک وەربگرین یا ئەلامانە کرد بۆ وەرگرتنی کارمەندێک دایانمان چاپێکەوت نەکرد و مقابلا کرد و قسەمان لەگەڵا کرد ئەوی کاکەم بە موچێ ناکەم هەفتەی 5 ڕۆژ 8 ساعت 9 ساعت نەچم لە فەرمانگەیەکی حکومی دامەزرم ڕۆژی 2 ساعت 3 ساعت و عینەن موچەشمێ مەبەسم لە چییە؟ ئاوا بەم شێوازە نەبوونی ئەزمونونەکە ئەم گەنجانی تەمەڵ کردووە کەسانی تەمەڵ کردبوو کەبێ بۆی ئەڵێن پشتیوان بەخوا هیوادارین داوایان لەکەین لایانی پەیوەندیدار لایەنە سیاسەکان ئەم کابینە تازەیە پشتیوان بە گەنج ببەسن پشت بە گەنج ببەسن گەنجان بێنە پێشەوە لە چی لە ناو خۆی لایەنە سیاسەکان بێت چی لە ناو خۆی سێکتەرە جیاوازەکانی لایانی پەیوەندیدار بێ بۆی با ئەم ئەزمونەش تاقی بکەینەوە
بزانین ئەزمونونەکانی ئێوە بم ئەم ئەنجامەکانی بۆمە ئامانجەکانی بکاکە تۆ سعید کردووە ساڵێک خوێندوتە 65 بەرکەوتووە باشە شێوازێکی تر بەر تاقیەکەیتەوە هەر مامۆستای خۆی بێت تەلەبەکانی شێوازێکی تاقیەکە تەڵ بەشکم دەرەجەکانی بەرز بێت تۆش لانی پەیوەندی دەرکاکە لایەنە سیاسیەکان داواتان لێەکەین تکاتان لێەکەیت گەنجانی ئەکادمی و گەنجانی بە ئەزمون بێنە پێشەوە سێکتەرێک شوێنێکە بێت کە هەڵسەنگاندنێک بۆ ئەم کەسایەتیانە بکرێت کە ئەکرێن ئەم شوێنانی کە بەحسا باسیەکەن کەسی شا بەشین چە و تا سەبەتێکمەمان بینیوەنەوە زۆر باشە پێم خۆشە گوێبیستی کۆتا قسە و سەنجم شتێک ما بێ پێویست بکە ئاماژەی پێ بکەین هیوادارم گەنجان گەشتبیین بن هیوادارم پشومان درێژتر بێت هەرچەنە درێژی بووەوە چەنە زۆریش لەسەر خۆبووین و هەوڵ بدەین بێئەمەل نەبین بێهیوا نەبین دووبارە سێبارە ئەڵێم تکا لەلایەنە سیاسیەکانەکەم ڕێگەمان پێ بدەن کە بینە پێشەوە لە سێکتەرە جیاوازەکان سوپاس بۆ جەناب سوپاس بۆ برادرانەی ستافی کەناڵی ئاسمانی پێیان دەستخۆشتان لێت زۆر سپاس بۆ بەڕێز و هیوای سەرکەوتنتان بخوازیین سپاس بۆ بەڕێز بێلان عەبدوڵڵا سەرۆکی ئەنجومەنی گەنجانی کوردستان کە میوانی ئەمڕۆی بەرنامەکەم بووی بینەرانی بەڕێز و خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوە عەزیزیش تا بەیگەشتنەوەی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم هەر شاد و سەرکەوتوو بن خواتان لەگەڵ